تێگەیشتن لە زیرەکی و پەرەپێدانی توانازەینیەکان. تێگەیشتن لە زیرەکی چییە؟ ئەمە یەکێکە لە بابەتە کۆنەکانی دەروونزانی کە لەگەڵ ئەوەی بابەتەکە کۆنە تا ئێستا توێژینەوەی لەسەرەکرێت. کۆمەڵێ پرسیار هەیە، تا ئێستش پرسیاری نوێن، چونکە تا ئێستش بە دوای وەڵامەکانیان نادەگەڕێن. بۆیە زانایان کۆبنین لەسەر یەک وەڵام، بەڵام هەر وەڵامێک کۆمەڵەشت بە ئێمە ئەیە کە ئێمە ئەتوانین سوودی لێوەربگرین. تێگەشتن لە زیرەکی و پەرەپێدانی توانازەینیەکان. خودی زیرەکی چییە؟ ئایا جیاوازی چییە لەگەڵ ئەو شتانی تر کە باسەکرێن هەر پەیوەندیان بە مێشکی مرۆڤەوە هەیە؟ ئایا زیرەکی لەگەڵ سەرکەوتن چ پەیوەندیشان هەیە؟ ئایا ئەو بیردۆزانەی زیرەکی کە ئێمە لەم کۆرسا باسییان لێوە ئەکەین تەنها بیردۆزن، بیرۆکەن، یا بەڕاستی ئەتوانن شتێ بن بە ئێمە عەمەلی پێ بکەین لە ژیانمان؟ ئەمانە کۆمەڵە پرسیاری گرنگن کە ئێمە لەم کۆرسا قسەیان لەسەرەکەین و وەڵامیانەینەوە. تەماشا بکەن ئەم مناڵە جوانکی لێ بینن کە شتێکی گرتۆ بەدەستیەوە و بردوێتی بۆ دەمی. جا چیرۆکی ئەم کۆرسە و چیرۆکەکەی من و ژیانی هەر مرۆڤێکەیەتە دنیاوە لێرەوە دەست پێکا بزانین ئەم وێنەیە چی بە ئێماڵێ. ئەگەر کەسێک هەر ئاوا بە سادەی بڕوانەیە ئیتراڵێ مناڵە عادەتی گرتووە شتە با بۆ دەمی. کەسانێکی زۆر لەوە چێوا بزانن کە ئەم مناڵە برسێتی بۆیە شتێ ئەگرێت و ئەی با بۆ دەمی. بەڵام منەوێ ڕاستیەکتان پێ بڵێم کە گەشتی ژیانی مرۆڤ لێرەوە دەست پێکات. کاتێکە لەدایکە بێ وەکو خۆی گەورە لە قورئانە فەرمێ ئێوە لەدایک بوون و هیچتان نەئەزانی، واتە کاتێ هاتوویتەتە دنیا تەواوی تر لێرەوە دەست پێکات. تعلیم فێربوون لێرەوە دەست پێکات. ئەم مناڵە جوانکیلەیە هێشتا بە جوانی گوێکانی دەنگەکان زۆر جیا ناکەنەوە و ئەگەر جیاشی کەنەوە ماناکانیان تێناکەن. چاوەکانی وەکو ئێمە نییە دەقیق شتەکان ببینێ و بزانێت چین. واتە ئەو مناڵە ئەکرێت تەلەڤیزیۆنێک کە داگرساوە سەرنجی ڕابکێشێ سەیرێکی بکە، بەڵام تەنها کۆمەڵێ ڕۆشناییەتە پێشچاوی. ئەو مناڵە هەست زۆر بەبوون ناکات و تەنها شتێکە ئەو مناڵە پێی گەشتووە زمانیەتی. لەبەر چی؟ لەبەری کە لەدایک بۆ شیریان پێیەوە و لەو ماوە کورتە هەستی تامکردن لەم مناڵە گەشەی کردووە. ئەم مناڵە برسی نییە، بەڵام ئەگەر هەر شتێکی بیتە دەست ئەی با بۆ دەمی. بۆ وەرزان ئەمە مۆزوعێکی زۆر گەورێ. ئەویش ئەوەیە ئەم مناڵە ئەوێت دەرک بکات. جا لەوە ئەچێ بڵێن ئەمە بابەتێکی سایکۆلۆژی سادەیە، بەڵام بەڕاستی ئینسان لە بەردەم ئەم مەوقیفە، لە بەردەم ئەم نمایشە گەورەی دەسەڵاتی خوا سەری سوڕەمێنێ. ئەم مناڵە کەمێ ورتری کەینەوە پارچە خوێنێ بووە. ئەگاتە ئەوەی کە ئاوا لە دایک ببێن، ئەگاتە ئەوەی کە شیری دایکی ئەخوات. مناڵی تازە لە دایک بووتان بینیدە هیچ نازانێت، شتێخەنە دەمی ئەیمژێت و ئەیخوات. هەستی تامکردن لە هەستەکانی تری زیاتر گەشەی کردووە. ئەوێت دەرکی دنیا بکا بەڕێزە، ئەوێت تێبگات، ئەوێت فێر بێت، ئەوێ بزانێ ئەم شتە چییە. بەڵام ئەو نەچاوی گەشەی کردووە لێ بڕوانێ، نەگوێی گەشەی کردووە بزانێت چییە، تەقەتەقێکی پێ بکە، نە دەستەکانی هێشتا ئەوەندە گەشەیان کردووە هەستەکەی کە بە دەست لێدان دەرک بە شتەکە بکە. تەنها یەک ڕێگای هەیە،
تامکردنیەتی و ئێمە گەشتی ژیانمان لێرەوە دەستی پێ کردووە لێرەوە کە ئەمانەوێ بزانین چییە چیەتی شتەکان بزانین ئەمە مۆزوعێکی زۆر قوڵە ئەم مناڵە ماوەیەک پێش ئەوەی کە بتوانێت ئەمە بگرێت ئەگەر شتێکە ببردایە بیبینایە و بیویستایە دەستی بۆ ببە شتەکە لێرایە دەستی ئاواوە ئەڕوا ئەو کەسەی مناڵی زۆر بچکۆلەی بینی بێ ئەوانەی کە ئەو سایان خستە ناو بێشکەم ئەگەر شتێک سەرنجی ڕاکێشایە بیویستایە بیگرێت دەستی بۆ شوێنێکی کە برد بۆ چکە هێشتا کۆنترۆڵی دەستی نەکردووە دەستی بەرێ بۆ ئەو شوێنە بەو ئیتیجاهە بۆ کۆنترۆڵە دەقیقە جا ئێستا تۆ عەجیبت لێیە بەڵام ئەگەر مرۆڤێک فەلەت ببێ واتە معەوەق ببێ نەتوانێ هەستێتە سەر پێ و بجوڵێ چەند ساڵێک وابێ دوایی ئەبێ فێریکەی پێ بگرێت ئەگەر مرۆڤێک چاوێکی نەیبینی بێت چاوەکە کێشەی دەماری هەبوو بێت کە من ڤیدیۆیەکم بینی لە کەسێکی لەو شێوە کە چاوی تەواو بوو مێشکیشی تەواو بوو وەسڵی بینی چاو و ئەو بەشەی دواوەی مێشکی نەبوو لە تەمەنی گەورەیە بە نەشتەرگەری گەورە توانیە ئەو کارەباییەی چاوی بۆ مێشکی چاک بکەن کە ببینێت بۆ ماوەیەک تەنها ڕووناکی ئەبینی و ئەبوو مێشکی فێر ببێ ئەم ڕووناکیانە جیان کاتەوە ئەو شتەی کە من و تو ئاوا بە سادەیی ئەیبینی ئەویش ئاوا بیبینێ واتە چاوی عەیبی نەبوو مێشکیشی عەیبی نییە بەس فێر نەبووە کە ئەم ڕووناکیی کە تۆ لە شاشەی مۆبایلەکەتەوە ئەیبینی و ئەم شتە ئەبینی کە من لێرەوە نمایشیەکەم ئەو کەسە تەنها کۆمەڵێ ڕۆشنایی ئەبینێ بەبێ ئەوەی دەرکی بکا کە ئەمە وێنەی مناڵە تەماشاکە ئەبێ مێشکی فێر بدە جا ئیتر گەشتەکە لێرەوە دەست پێکا بەڕێزان گەشتی مرۆڤ لەم سەرزەویە گەشتێکی معریفیە ئازیزان مەزنترین گەشتی مرۆڤ گەشتە معریفیەکەیەتی زۆر بەتان پێتان خۆشە ئێستاکە ڕۆژێک بێن وڵاتێک ببینن من تەنها دووسێ وڵاتم بینیوە بەڵام ئەکرێتەوە یەکێکیانت نەبینی بەکە من باسیێک بۆ نمونە یەکێک لەو شوێنانەی کە دوو جار ڕۆشتم ڤێننا بوو ئەزمموی من لەو شارە مانەوەی دووشەو بووە لە ئۆتێلە و دوو کات ڕۆشتوم پیاسەیەکم تیا کردووە بەڵام بۆ هەمیشە یادەوەریەکی جوانی لای من هێشتوتەوە کە هیچ شارێکم نەبینیوە بیرم بێت نە تاران نە بەغا نە شارە کوردیەکان نە تەنانەت وارشۆ شارێکی زۆر جوانە کراکۆف کۆڵن ئەمانم بینیوە بەرلین میونشن دۆسلدۆرف بەڵام ئەو یادەوەریە زۆر قوڵە لای من کە چووم ڤێننام بین شارە کۆنەکەی طبعا ئەوروپا بەداخەوە جەنگی جیهانی یەکەم و دووەم زۆری بێران کردو دوای جارێکی کە دروست کراوەتەوە زۆربەی بەڵام ئۆڵتاونی هەیە ئەوانەتان کە هاتوونەتە ئەوروپا ئازانە ئۆڵتاون ئەو شوێنەیە کە خانوەکان هەر بە شێوەی دیزاینە قەدیمیەکە لەوێ ماون و خەڵک بۆ وێنەگرتن و بۆ بینینی شوێنەکانەوە یا مۆزەخانەکان زۆریشان بێت قسەکەم لەسەر ئەوەیە ئێستا ئەگەر تۆ نەڕۆشتبی تۆژەڵی وەڵای خۆزگە منیش دەچووم ڤێننامەبی وایەم بەڵام بەڕێزان بەڕاستی بینینی وڵاتێک تەنها کۆمەڵێ وێنە و دەنگە ئەچێتە ناو ئەم مێشک ئەوەی کە گرنگە ئەم مێشکەی ئێمە چی ئەکا بەم معلوماتان ئێمە ئەم معلوماتانە ئەخینە ناو مێشکمان ئەم مێشکە لێکدانەوەی ئەکا
و پێویستە ئەم مێشکەی ئێمە بەرهەمێکی هەبێ بەڕێزە جیاوازی مرۆڤ و کۆمپیوتەر ئەوەیە خۆ ئێستاکە artificial intelligence زیرەکی مەسنوعی زیرەکی دروستکراو ئەوەی کە لە کۆمپیوتەر و لە ڕۆبۆت و لە پرۆگرامە پێشکەوتوەکانی ڕۆبۆتە هەیە ئەمە هەر جیاوازی لەگەڵ مرۆڤە ئەوەیە ئێمە ئەتوانین ئیحساس و شعورێکی وردمان هەبێ ئێمە ئەتوانین لێکدانەوە و تێگەشتێکی تایبەتیمان هەبێت ئێمە خاوەنی زیرەکیێکی عەجیبی بەڵام ئایا ئێمە زیرەکین یا کۆمپیوتەرەکان ئەگەر هەندێک توانە حسێت بکەی بە دڵنیایی ئێمە ناگەین بە کۆمپیوتەر ئێمە ناگەین بە ڕۆبۆتێک هەزاری وەکو من و تۆ دانیشین و حساباتانە ناتوانین بکەین کە ئەمڕۆ لە بۆرسەی عالەمیان ڕۆبۆتێکێک بەڵام هەر ئێمە جیاوازی وانییە بۆیە فێربوون و داتا ئەچێتە ناو مێشکی ئێمە ئەی لەوێ چی لێکەین ئەمە گرنگە و ئەوەی کە لە ناو مێشکی خۆمانە بە دەوری ئەم زانیاریانە ئەسوڕین و هەڵێنجانی لێوە ئەکەین ئەمە ئەسڵی مەوزوعەکەیە و ئەمە گەشتە معریفەکەی ئینسانە بەردەوام لە ناخی مێشکا تۆ ئەگەڕی بە دوای زانیاریە بە دوای بابەتێکە کە سەرنجڕاکێش شتێکە ئینشاءڵڵا سیمینارێکم هەبوو چەند ساڵێک لەمەوبەر بۆتان ئەنێرم تایە باسم لەمە کرد کاتێک کە تۆ پێت دەڵێن فەرموو بخۆ ئەگەر نەتخوات ئەبێ کێشەیەک هەبێ پێچێ شەکرت بێ پێچێ تۆ پەستان و فشاری خوێنە هەبێ بۆیە ئەو کەبابە ناخۆی بۆیە ئەو شیرینیە ناخۆی بۆیە ئەو شتە خۆشانە ناخۆی ئەگەر مرۆڤێک لەم دنیاە باسی معریفەمان کرد باسی بیرکردنەوەی قوڵی فەلسەفیمان کرد باسی لێکدانەوەی زانستیمان کرد حەزی نەبوو گوێ بگرێ دڵنیا بە نەخۆشە ئەو مناڵە ساغە هەشتێکی بێ بەدەستەوە ئەیبا بۆ دەمی تەنها هەستی تامکردنی چوڵاو ئەی ئەگەر چاومان گەشەی کرد و پێستمان گەشەی کرد و گوێمان گەشەی کرد معریفە لە ناو گەشەی کرد ئێمە بووین بە کائینێکە بیرکەینەوە ئایا ئەکرێ ئاوا بین بەلای شتەکانە وەح تاقەتمان لێی نەبێت ئەمە مەوزوعەکە بۆ بیرکردنەوە بەڕێزان حەقە هەمومان بەردەوام بیرەوە بکەینەوە ئایا ئێمە لەکوێی گەشتە گەورەکەمان گەشتە مەزنەکەمانە گیرمان کردووە و پایی ئۆتۆمبیلەکەمان تەقیوە با بچین چاکی کەینەوە تەماشای ئەو بیابانە کە چەند وشک و ترسناکە گەر بێت و ئەو پاسە لەویا پەشی بکەوێ و دووسێ شەو تێپەڕێ یەک سەیاریکەش بە یانەڕوا چ ترسناکە وانییە ئایا مرۆڤێک کاتێک کە ئەتەوێ باسی گەردوونی بۆ بکەی تاقەت نابا گوێ بگرێ باسی ژینگەی بۆ بکەی تاقەتی نییە گوێ بگرێ باسی ژمارەی بۆ ئەەکەی هەر تاقەتی نییە گوێ بگرێ ئەم مرۆڤە نەخۆشە بەڕێست نەخۆشیەکی معریفی ئێستا مرۆڤایەتی لە مەترسیایە نەک لەبەرەوەی کە چینی ئۆزۆن کومیتێ ئێستا مرۆڤایەتی لە مەترسیایە تەنها لەبەر ئەوە ناکە بەڕاستی کۆمەڵێ وڵات ئەو چەکانەی دروستیان کردووە بەشی لە ناوبردنی زەوی لەبەرەوەی مرۆڤەکان لە گەشتە معریفیەکەیانە پەکیان کەوت جا با بزانین ئایا ئێمە ساغین لەکوێوە دەست پێ بکەین ئەبێ بگەڕینەوە بۆ ناخی خۆمان ئەبێ بزانین چی ڕوو ئەیا لەم مێشکە بەڕێزان ئەم وێنەیە گیراوە من داونلۆدم کردووە لە ڕێی بەرنامەی زوومەوە پیشانی توی ئێم بەڵام هێشتا وێنەیەکی جوانە وەنیە ئەبێ ئەو کامێری ئەم وێنەی گرتبێت دیقەکەی چۆن بوو بێ ئەو کامێر یان ئەو کامێرەمانە چەنە زیرەک بەڕێزان مێشکی ئێمە وەکو ئەم کامێرەیە تەماشای چەندە مواسەفاتی بەرز بێ وێنەکەی ئاوا دەقیق تۆ ناکرێ مۆبایلێکی کۆنتە وێنەیەکی ئەگەر بە ڕەحمان خۆت نە ئەناسیەوە ئەوە ساڵی گرانیەکە بوو
نەوەدەکان باسی وێنەگرتنیان کرد وتی وەڵی ئیتر خۆ چار نییە بەس فڵان وێنەگری لێ بڕۆن ئێوەش لەوێ وێنەکەتان بگرن بەخوا من بەڕەح ناخۆم ناسیەوە زمانێ بوو کامێرەکان ئەوەندە دواکەوتوو بوونە بۆیان بەڕەح ناخۆ ناسیایەتەوە. ئێستا ئەم مێشکەی ئێمە کە ئەوێ لە دنیا تێبگا پێویستە مواصفاتەکەی باش بێت. جا دوای کامێرەکە مواصفاتەکەی باشە، کامێرەمانەکە خراپ بەکارێنێ. ئێمە ئەکرێ مێشکێکی باشمان هەبێ بەس ئێمە کامێرەمانە خراپەکە بین. ئەتوانین یعنی کەواتە بزانین لە کوێ کێشەی هەیە. ئەکرێ ئەم کامێرێ بەس پێویستی بەوە بێت تۆ عەدەسەکەی بسڕیت. عەدەسەکەی کەم گرتوویەتی تۆز گرتوویەتی. زیرەکی ئێمەش وایە بەڕێزان. من ئومێدەوارم لە ماوەی ئەم کۆرسا بەشی هێندە باس لە زیرەکی بکەین، هێندە زانیاری بەم بە تۆ. ئەگەر عەدەسەکە پیسە بیسڕیت، ئەگەر لی نازانی ئیتر بزانی چۆن بەکارێنی، چکە دڵنیابن بەڕێزان. من کامێرەمانێکی باش نیم، باوەڕکەن بە باشترین کامێرە بەستم بگرم، ڕسمەکانم زۆر جوان دەرناسن. خەڵکە ناسم بە مۆبایلی زۆر دواکەوتوو ڕسمی ئەگرت، ئێستا ئەگەر سەیری ڕسمەکان بکەی بۆ شێت ترنتێکی بۆ پۆست. کەواتە تۆ ئەگەر زانیت مێشکت ناسی وەزانیت مێشکت چۆن بەکاربێنی، وەکو ئەو کامێرەمانە زیرەکە بە کامێرە دواکەوتووەکەش ئەتوانی وێنەیەکی جوان بگریت. کەواتە ئەمان لێرەوە زۆر زۆر جێگەی دڵخۆشیە. مەرجنیە من بە تۆ بڵێم تۆ ئەتوانی عەدەسەکە بکۆت، بەڵام ئەکرێ بە تۆ بڵێم تۆ ئەکرێ وێنەگرێکی باش. بەڵێ خۆشەویستان، کەواتە باسمان لە بابەتێکی گرنگ کرد. گەشتە مەزنەکەی مرۆڤ گەشتێکی معریفیە. مرۆڤ لە دایکە بێ پێشتر هیچی نەزانیوە، وانە لە قورئانە زۆر بە وازحی ئاماژە بەمەکراوە. تۆ بەپێی زانست بەرەبەرە شت فێرە بیت، بەرەبەرە شت فێرە بیت. فێربوون ئەوە نییە من بە تۆ بڵێم ئەم ڕستە لە ڕووی گرامەرەوە ئاوایەوە تۆ ئەوە تەنافێ، ئەوەش فێربوونە، بەڵام فێربوون تەنها ئەمە نییە. هەر شتێکە تۆ فێری فێری عادەتێک ئەبی، فێری جوڵەیەک ئەبی، فێر ئەبی لەمە دوا وا ڕەفتارکەی، فێر ئەبی لەمە دوا وا کاردانەوە بنوێنی، ئەوانە هەموو لە دەرونزانیە فێربوون. جا خۆشەویستان، من خۆناساندنەکەم بۆ ئێستا هەڵگرت کە پێم خۆشە پێتان بڵێم کە ئەکرێ بڵێم ژیانی من کە دەرکم کردووە ئەم گەشتەیە کە لەکوێوە ها سەیری ژیانی خۆتەکەی عەقڵت بەشتەشکێ. ساڵی 87 کە من 6 ساڵ و شتێ بوو، کۆمەڵێشت هات بە خەیاڵمە. تقریباً ڕۆژانێک پێش کیمیابارانی هەڵەبجە کەوتبوومە بیرکردنەوە ئەگەر من ئێستاکە دایکم باوکم شتێکیان لێبێت چی بکەم. ئەم خەیاڵە هێندە ناخۆش بوو کا لە بیری خۆم بردەوە، بەڵام هێندەی نەخایاند کە کارەساتی کیمیاباران ڕوویە، ئاوارە بووین ڕۆشتینە ئێرە. من دوای مانگێک دایکم دۆزیەوە، دایکم و براکەم هاتن، من لە شوێنێ بووم. ئەو ڕۆژە زانیم کە باوکم بە کیمیاباران بە کیمیایی شەید بووە. جا خۆشەویستان، مانەوە لەناو ئەو وەزعە بینینی خەڵک لەو ڕێیە، کەسانێک چەکی کیمیایی لیاو، کەسانێک کارەساتی زۆر ناخۆشیان بەسەرا هاتووە، کەسانێک باری دەرونیان تێکچووە، کەسانێک کوشتن و بڕینیان لا بۆ بە شتێکی ئاسایی. من نمونەیەکتان بۆ بێنمەوە. 2-3 ساڵ لەمەوە پێش لە زانکۆی وارشۆ باسی شت کرا، منیش ناوێکی هەڵەبجەم هێنا، باسی کارەسات و شت کرا، وتم منیش لەوێ بووم، بناو بوومەمانە سێرچیان بۆ کرد. لای خۆم شتەکە زۆر زۆر ئاسایی بوو، هان لەبەرەوەی ئێمە ئەو شتانەمان زۆر بینیوە، یعنی زۆرمان بینیوە کە خەڵکانێک مردوون کوژراون ئەو شتانە، بەڵام ئەوان زۆر کاریگەر بوون. تر نەمهێشت زۆریان سێریکەن، گوتکار سێری مەکەن ئەوانە. لەویا بیرم لەوە کردەوە ئەها فێربوون چۆنە ئێمە مەیتێک ببینین ناترسین، ئاساییە بەلامانە.
بەڵام خەڵکێک ئەم وێنەیە ببینێت لۆ چێشە خەوی لە نەکە. بە درێژایی ئەو ساڵانە من باری دەرونی جیاوازم بین. پرسیاری زۆرم بۆ دروست ئەم مرۆڤانە بووە واتە شتێکە لە مناڵیمان زۆر سەرنجی ڕاکێشام دەروونزانی دەرونی مرۆڤ. ئەمە وای کرد کە من بە هیوایەت دوای ئەوەی فێری خوێندنەوە ببم لە دوای یەکی ناوەندی زۆر بەجددی دەستم کرد بە خوێندنەوە لەبارەی دەروونزانی. یەکێ لەو شتانەی کە پرسیار بوو لای من ئەوە بوو باشە هەنێک کەس زۆر سەعی ناکە بەڵام ئیمتیحان لە من باشتر، هەنێک کەس یەکجار گوێگرێت تێگات. ئەی بۆ من ئەبێ کاتێکی زیاترم پێویستە. ڕاستیەکەی تەنها یەکشت لەبەردەستما بوو، تەنها ئەوەی بچم بۆ ماڵێک کە کتێبیان هەیە سێریکی کتێبخانەکەی بکەم، دووسێ کتێب لەسەر دەروونزانی بێنمەوە بۆ ماڵی خۆم و دەستکەم بە خوێندنەوە. دوای ئەو کتێبانە کتێبی تر، دوای ئەو کتێبانە کتێبی تر، واتە لە دوی ناوەندی من دەستم کرد بە خوێندنەوەی ئەو کتێبە دەروونزانیانی کە تەنانەت پێیان تێناگەشت. دوی ناوەندی و سێی ناوەندی کۆمەڵە مجەڵەدم خوێندەوە، تەنانەت کتێبێکم خوێندەوە باسی دەروونزانی ئەکرد لای غەزالی و زانایانی موسڵمان کە تایە ئاماژە بە ڕەئی فەلاسیفە کرابوو لەسەر عەقڵ، لەسەر نەفس، لەسەر ڕوح، کە ئەمانە چین باشە؟ نەفس و عەقڵ و ڕوح و قەلب ئەمانە چین؟ ئیتر ڕەئی ئەفلاتون، ئەرەستۆ، ڕەئی بۆ نمونە فارابی، ئیبن ڕوشد، غەزالی زۆربەی بەراورد دەکرایەوە لەگەڵ ڕێیەکانی غەزالی و ئیبن سینا. کتێب یا ئەم کتێبم یەکەم جار کە خوێندەوە نزیکەی 600 لاپەڕە بوو، وام هەست کرد کە زۆرێکی تێ نەگەشتەوە. جارێکی تر لە پۆلیدا لەناو لە پاش خوێندنەوەی کۆمەڵە کتێب جارێکی ئەو کتێبەشم خوێندەوە و ئیتر لێرەوە ئەتوانم بڵێم گەشتەکەی من هەر بەردەوام بوو، بەڵام من بە دوای شتی عەمەلیە ئاگەڕام، بە دوای شتێک ئاگەڕام کە پێم بڵێ ئاوا بکەی زیرەکە بیت، ئاوا بکەی یادگەت باشە بێ، ئاوا بکەی زووتر فێرە بی، ئاوا بکەی دەرەجەی هێنی. بەڕاستی ئەوەی لەم سەردەما ئەژی زۆر نیعمەتی لەبەردەستە، ڕاستە پێچی قەدری نەزانێت، بەڵام زۆر نیعمەتی لەبەردەستە. تەنها شتێ لەبەردەستی منا بوو کە سوپاس بۆ خوا کۆمەڵێک کەسم ئەناسی کە لە ماڵەوە کتێبخانەیان هەبوو، بە تایبەتی بە فارسییان خوێندەوە، من ئەو کاتە فارسی مەزانی، کتێبی زۆر باشیان هەبوو لەسەر دەروونزانی گەشە، دەروونزانی پەروەردەیی، فێربوون، و بەم شێوازە هەتا ساڵی واتە لە ساڵی 96 97 98 99 تا ئاشنا بووم بە NLP و هەر لە پۆلی دوی ناوەندی من هیپنۆتیزم فێر بووم، کۆمەڵە کتێبی زۆرم لەسەر خوێندبوویەوە، تەنانەت تاقیم کردبوویەوە، بەڵام هێشتا شتێکم دەست نەکەوت بوو کە من ببم بەو خوێندکاری کە لە پۆلە دڵم بە خوێندن خۆش بێت. ڕێزم زۆر لە کتێبە گرت، کتێبم زۆر خۆشەویست، تەنانەت بەداخەوە ئەمەشڵم بیرمە ئیمتیحانم هەبووە وتومە جارە بە ئەم کتێبە بخوێنمە اینجا دەستەکەم بەسای بۆ ئیمتیحانەکە، کە ئەمە غەڵەتە، یعنی نەئەبووام کردایە، بەڵام من ئەموت ئەبێ ئیلا ئەوە بدۆزمەوە خۆم باشکەم پاشان بخوێنم. بەڵام بەڕاستی خوێندن تەواو بوو ئازیزان، ئەمەم لە کۆرسی یادگەکەش ئاماژە پێ کردووە، خوێندن تەواو بوو، بەڵام خۆ فێربوون تەواو نابێت، گەشتە مەعریفیەکەی ئێمە تا مردنە. بۆیە لە پاش ئەوەی کە من شەشم تەواو کرد، چوم لە پەیمانگا 2 ساڵ زمانی ئینگلیزیم خوێند، خۆشبەختانە لەبەر خاتری ئەم بابەتی من ئێستا باسی یەکەم بۆ ئێوە، من دەستم کرد بە مطالعەکردن بە ئینگلیزی و بە عەرەبی، وەسپاس بۆ خوا توانیم ئیتر کەم مطالعە بکەم و بە فارسی و عەرەبی و ئینگلیزی و کوردی هەر شتێکم دەست کەوتایە لەسەر بابەتە دەرونیەکانم خوێندەوە، تەنانەت ئەوەش پێویست نەبووە، یعنی بۆ نمونە مجەڵەدێک هەبوو لە ماڵێک باسی دەروونزانی مناڵیە کرد 500 لاپەڕە بوو، ئەم بردەوە بۆ ماڵەوە ئەم خوێندە.
و ئەم ڕێگایە بەڕێزان ئەم ڕێگایە ئێستا تۆیی بەشداری ئەم کۆرساکی پێتەڵێن بۆ بەشداری سپێویستەکە ئەچی کتێبەکە خوێنی تۆڵێن بۆچی خوێنیتەوە دڵنیا بن ئەمە لەسەر نەفسی تەلەبەیەشی ناوەندی زۆر قورسە تۆ زانکۆ تەواو کردو پێتەڵێن قورسە بەلاتە وایەن یعنی ئێستا کۆمەڵە بەشداربوومان زانکۆیان تەواو کردووە مەسەڵەن تۆ ئەندازیاری خاوەنی ئیشی خۆتی نازانم مامۆستای بیرکاری مامۆستای زانکۆی تۆ ئێستاکەی بەشداری کۆرسێکی پێتەڵێن بۆچێکی بەشدارێکی پێت ناخۆشە من لە دوو سێی ناوەندیە ئەمە زۆر زۆر ئازاریان کتێبەکان مەخستە ناو عەلاقەیەکی ڕەش بۆی کەس نەیبینێت کەس لێم نەپرسێ ئەمە چێت چونکە زۆر جار مەسەڵەن قەرار بچم بۆ ماڵی خوشکێکم بۆ ماڵی خزمێکمان قەرار بوو کتێبەکە بگرم بەدەستمەوە بچم لە دەشتێک دانیشم کتێب بخوێنمەوە بۆی ئیتر کەسم پرسیارانە نەکە ئەم خستە عەلاقەیەکی ڕەش بەڵام نابێ واز بێنیت جیمران کە ئەتوانین بڵێن ڕێبەرێکی گەورەی بواری پەرەپێدانی کەسی و فەیلسوفێکی گەورەی بواری کار و کارژێڕێ جیمران ئەڵێ پێتەڵێن بۆ تێ فێربی ئەو بۆچێ تێ فێربی بۆچێ تێ ئینگلیزی فێربی پێتەڵێن بۆچێ تێ کتێب بخوێنیتەوە بۆچێ تێ بچی بۆ ئەو دەورەیە بۆچێ تێ لەم مۆزوعە تێ بکەیت جیمران ئەڵێ تکایە وەڵامی ئەم کەسانە بە پرسیار بنەوە پێویست ناکاشتی بۆ شەرح بکەیت پێی بڵێ ئەرەوەی نزی نەزانم بۆ من لە مۆزوعە تێ نەگەم بۆ ئەم کۆرسە نەخوێنم ئەڵێ ئەوە وەڵامی ئەمەی ئەم پرسیاری پێ ئەو کەسەی تۆ سار دەکاتەوە ئەو کەسە وەڵامی ئەمەی پێ نییە من بۆ نمونە ویستم فەڕەنسی فێر بم پیانە تۆ بۆچێ تێ فەڕەنسی فێر باشە بۆ فێر نەبم حەزەکەم بیزانم بۆ فێر نەبم بەداخەوە کە من ئێستا فەڕەنسی نازانم بەڵام تەنها یەک خودم بۆ هەڵکەوتەویش نیوەی ئەخیرەکەی سەفەرێکم بۆ هاتە پێش نەمتوانین تەواوی کەم بەڵام شتانێکی باش فێر بووم بناغەیەکم بۆ دروست بوو لەسەر زمانی فەڕەنسی بەڵام تر فەڕەنسی فێر نەبووم المهم من ئەگەر ڕۆژێکی کەش دەست پێ بکەمەوە بمێ فەڕەنسی فێر بووم بۆ فێر نەبم یای بۆ نەیزانم کەواتە بەڕێزان گەشتە مەعریفیەکە پێویستی بەوزەیەکی معنەوی ڕۆحی هەیە تا ئەو سەربەردەوامی تا ڕۆژی مردن خەریکی فێربوون بی و ئەمە چێژە ئەمە گەشتەکەیە بەڕێزان ئەمە شتێ نییە بڵێ ئەمە فێرە بم و تەواو من دکتۆراکەم بەدەستێنم و تەواو من کتێبەکەم ئەنووسم و تەواو من ناوبانگ پیاکەم و تەواو نا بەڕێزان ئەمە ئەو خواردنە ئێستاکە من بە ئێوە ئەڵ ئایا تۆ ژەمی نیوەڕۆت خوارد ئێوارەت خوارد ئادینان مەخۆ تاس بێ ئێوارە ئەو شتێک کە تۆ ئێستا حەزی لێی نییە دوو ڕۆژنان مەخۆ بزانە ناپاڕیتەوە بە شبەت کەواتە ئەبێ ئەو ئیحساسی برسیەتیە وەکو چۆن بۆ خواردن هەمانە ئەبێ ئەو ئیحساسەمان بۆ معریفە هەبێ بۆ فێربوون نەبێ بۆ تێگەشتن لەم بابەتە گرنگانە جا خۆشەویستان با ئێستاکە گەڕینەوە بۆ بابەتەکەم خۆشەویستان لە ساڵی 96 تا ساڵی 2008 واتە 12 ساڵ پاش 12 ساڵ من هاتم ئەوەی کە ئەم زانی و ئەم ویست بیکەم بە کتێب یەک ماینماپم بۆ دروست کرد باسی ساڵی 2008 دەکەم 96 بۆ 2008 بەڵێ باسی ساڵی 2008 نەخشەیەکی زەینیم دروست کرد لە نەخشە زەینیەکە باسم لەوە کردە بووکە ئەگەر ئەم وێنەیە ببینن نووسراوە زنجیرەی بەهێزکردنی مێشک و استراتیژی فێربوون باشە هەر یەکێک لەمانە کاراکردنی بەشەکانی مێشک و یادگا فێربوونی سەرکەوت و داهێنانکاری خوێندنەوەی مۆدێرن تێڕامان ئەمانە نەخشە زەینیەکەم بۆ دروست کرد و بڕیارما دەستکەم بە نووسین و ئەم کتێبانە بنووسم و چاپیان بکەم پاشان وتم ئەی باشە ناکرێ من شتێکم هەبێ پێشەوەی کەسێک دەست بەوانە بکات جارێ بە ئەم وەڵامی بەمەوە زیرەکی چییە ئایا ئەکرێ تۆ ئەگەر ئێستا زانیت کە ناشزانیت بەڕێزان ئەوە مەوزوعەکە کە باسی یەکەم نازانیت
کە تۆ ئایا چەندە زیرەک. ئەمە زۆر قورسە بزانین چەندە زیرەک. بەڵام ئەگەر من حەلێکت بۆ دابنێم بڵێم کێشە نییە با بڵێن زیرەکی ناگۆڕێ، بەڵام دڵنیا بن شتی ترە گۆڕێ، وەرن با پێتان بڵێم ئەم کامێرا پارچەکانی ناگۆڕێ، بەڵام ئەدوانی عەدەسەکە پاکەیتەوە، ئەتوانی خۆ فێرگەی جوان ڕەسم بگری. بەو مەبەستە وتم دەی زۆر چاکە، با نەخشە زەینەکە بەشی زیرەکیشی بۆ زیاد کەم، یەکەم جار ئەو کتێبەیان تەبعات. و من هاتم زیرەکی چییە؟ ئایا بۆ ماوەیە یا ژینگەیە؟ باشە، گریمانەمان ئەگەر ئەوە بوو زیرەکی ناگۆڕێ، لێ هاتوویەکانی توانایەکانی زیرەکی چین؟ بیردۆزی زیرەکی گشتی چیمان پێڵێ؟ جی فاکتەر. ئایا بیردۆزی زیرەکیە جۆرە و جۆرەکان چیمان پێڵێ؟ جۆرەکانی زیرەکی کامانە؟ زیرەکی بیرکاریە، زمانەوانیە، مۆسیقیە، چییە؟ ئایا ئەمانە گەشەیان پێدرێ بەچی باشەکرێن؟ نەخشە زەینەکەی ئەمن تەواو کرد، دەسم کرد بە نووسین، وتم 100 پەڕە ئەنووسم، 200 پەڕە لێی دەرچوو. و سواس بۆخوا ئەو کات مۆڵەتمان بۆ وەرگرت، کتێبەکە چاپ کرا، بەڕێز دکتۆر عومەر پەتیش پێشێکیشی بۆ نووسی. لێرەوە جارێکی کە سوپاسی یەکەم. بەڕێزان، گۆڤاری کەسێتی سەرکەوتومان دەرکرد، بەڵام بەداخەوە ئێستا لەوە چێ حەزکەن ئەو کتێبانە هەمووی هەبێ لە بەردەستا، بەداخەوە هەیانە نووسرا و هەر تەبع نەکراوە. ڕاستیەکەی من بەوتنەوەی کۆرس کە ئەو کات زۆر بە هەرزانیش دەورەمانەوتەوە، یعنی زمانێ بوو خەڵک نێزانی دەورە یعنی چی و ئایا چ پێویستەکە پارە با بە دەورە. کەسێکە هات یەک مانگی نزیمان پێ ئەوت 25,000ە، بەم 25,000 پارە کۆکەرەوە تاوەکو ئەو گۆڤار و کتێبانە چاپ بکەی. گۆڤار و کتێبمان چاپ کرد، لە کتێبخانەکانە قفڵ بوون، بۆیان نەگەڕاندینەوە پارەکان، پرۆژەکەمان پەشی کرد. یعنی ڕاستیەکەی ئەمە هۆکارە سەرەکیەکە بوو کە ئەم کتێبانە چاپ نەکرد. جا ئێستا چەند ساڵ بەسەرەما تێپەڕیوە؟ ئەوە 12 ساڵی کەش بەسەرەما تێپەڕی. 2008 ئەم کتێبەمان نووسیوە، 2009 چاپ کراوە، ئێستا ساڵی 2021 بە درێژایی ئەم 12-13 ساڵە من دەوراتم وتوەتەوە، جارێکی دەوراتم وتوەتەوە. بەڵام ئەم جاریان زۆر بە عەمەلی گروپم وەرەگرت، توێژەرێکی کۆمەڵایەتیە هات، تاقیکردنەوەی لەسەرەکردن، نەتیجەکانی ئەنووسی، منیش کۆرسەکەم پێ ئەوتن، لە دوای کۆرسەکە جارێکی کەم نەتیجەکان ئیمتیحانی ترێکرا، نەتیجە وەرەگیرا، بەراورد دەکرا. ئەمە پاڵنەری سەرەکی من بەڕێزان. لە 2012 لە یەکێ لە کۆرسەکانم زۆربەی بەشدار بووم، بە ڕێژەی لە 700 توانای یادهێنانەوەیان زیادی کردبوو. و سوپاس بۆخوا ئەوەی کە تێبینیم کردووە بەڕێزان، ئەوەی فێری ئینگلیزی ئەبێ زیرەکیەکەی فەرقەکە. یعنی ئەمە ئەزمموی خۆمە لە ڕەفیقەکانم، لە کەسوکارەکەم کە کۆمەڵێکیان لای من ئێستا کە فێری ئینگلیزی بوون، و لە کۆمەڵە مامۆستاش کە ئێستاکە ئینگلیزی ئەڵێنەوە، و کۆمەڵە خوێندکاریشم کە سوپاس بۆخوا ئێستاکە ئینگلیزیێکی زۆر باشەسان، هەیانە متەرجیمە، هەیانە ڕاهێنەرە، مامۆستایە. ئەوەی تێبینیم کردووە ئەم کەسە لە دوای ئەوەی ئینگلیزی فێرە بێن توانا زیرەکیەکانی جیاوازن. ئەمە زۆر زۆر جێگەی خۆشحاڵیە کە پێم وایە توێژینەوەکان کورتن، توێژینەوەکان بۆیە نەیانتوانیوە بە تۆ بسەلمێنن، نەخێر زیرەکی زیادەکە لەبەرەوەی توێژینەوەکان کورتن. نیە کۆمە گروپێکگێنن ئەیانکەن بە دوو گروپەوە، یەکێکیان کۆمەڵە تەمرینیان پێەکەن بۆ ماوەی چەندێک. یعنی توێژینەوەیە کابرا زۆر زۆر توێژینەوەی دکتۆراکە 2-3 ساڵی پێچێ. من ئەڵێم فەرقەکە، بەڵام بە دڵنیایی ئەگەر تۆ توێژینەوەیەکی گەورە بکەیت، 1000 بۆ نمونە 500 نەفەر بێنی، ئەم 500 نەفەرە بە جوانی بزانی ئاستی زیرەکیان چۆنە، دوایی لەم 500 نەفەرە 250 نەفەریان بێنە، وازیان لێمێنە تا فێری ئینگلیزیە بن،
دوای 3-4 ساڵ 5 ساڵی کە وەرە ئیمتیحانی ئەم 5 سایە بکەرەوە من دڵنیام نەتیجەکە گۆڕێ. من ڕەفیقم هەبوو ئێستا لە خەیاڵ زۆر تەمەڵ بوو لە پۆلی سێی ناوەندی لە زمانی ئینگلیزیان ڕاستم بوو بەهۆی ڕەفیقێکەوە دەستی کرد بە فێربوونی زمانی ئینگلیزی هەموو پلەی خوێندنی تەواو کردووە ئێستا لە سەنتەرێکی لێکۆڵینەوەی لە ئەمریکا. من تەلەبەم هەبووە هاتووە بۆ ئەو کاتە پرۆژەی فێرکاری سەرکەوتمانە لە 5 دەرسا کەوتبوو لە پۆلی 4 ئامادەی. ئەم تەلەبەیە عەفو بەڕێزان مایکەکانتان ئەگەر ئازیەت کێشن مایکەکانتان يا فراخ سلام كوي والله شتی خۆش يا فراخ دڵ ڕبولەوە باسی شتی خۆشیش جا بەڕێزان خۆشەویستان یەکێک لە بەشداربووەکان لە پۆلی 5 دەرس کەوتە بوو هاتە لای ئێمە بە 8 مانگ کردومانە بە کەسێک کە دەرسی زمانی ئینگلیزی لە کۆرسا بڵێتەوە. ئەم کەسە لە دوای ئەوەی کە لە 6 هەر ئیهمالی شتەکانی تیاما بوو تۆزێت درەنگ شەشی تەواو بەڵام لە زانکۆی کە بوو لە تەلەبە زۆر زیرەکەکان توێژینەوەکەشی زۆر زانکۆکەشی زۆر ئیسفادیان لە توێژینەوە. من ئەتوانم بڵێم دەیان کەسم بینیوە دوای ئەوەی کە زمانێکی بیانی فێر بووە زیرەکێتی فەرقی کردووە. ئەمە زمان کەواتە ئەمە زمان ئەی شتێکی تر بابەتێک هەیە کە لەم کۆرسا من باسی یەکەم بەڕێزان پرۆفیسۆرێکمان هەبوو لە زانکۆی وارشۆ باسی پەیوەندی نێودەوڵەتی بۆ کردین بیردۆزێکی هەبوو لەسەر ڕووخانی دەوڵەتی سۆڤیەت. ئەیوت چی؟ ئەیوت دڵنیاتانەکەم ئەمەی من پێتان دەڵێم هەرگیز لە خاڵە گوگڵا نایدۆزن. Your uncle Google. You can't find it in Uncle Google. باشە ئەیوت Uncle Google can't tell you. ئەیوت خاڵە گوگڵ ناتوانێت پێت بڵێم. من ئومێد دەکەم لەم کۆرسا شتێ بڵێم کە بە خۆشحاڵیەوە لە گوگڵ ناتوانێت بیدۆزیت. ئایا تەطبیقی ئەکەی ئەویان نەکەوێتەوە سەر؟ ئایا من ئەمەی بە تۆ بڵێم جێبەجێیەکەی یان نە ئەویان نەکەوێتە سەر. بەڵام من بۆ قەناعەتەوە ئەم بابەتە ئەڵێمەوە شتانێکی تایە ئاسایی سێرچێ بکە بۆ دێت چکە معلوماتی عامەیە بەڵام ئەتکرێ ڕۆحی مەوزوعەکە لە چەند دەقەیەکیش باسکەم بەڵام تۆ لە دوای ئەم کۆرسە زۆر بە ئاسانی لەو چەند دەقەیە تێگەی کە ئینشاءالله ڕۆژێک لە خاڵە گوگڵا بیبینی بەڵام دڵنیام ئێستا جا خۆشەویستان من بە قەناعەتی تەواو ئەمە بۆ تۆ باسەکەم. ئەگەر من لە ژیانی خۆم بڕوانم من ئەوم کەسە بووم کە لە دوی ناوەندی بەدەست سعیکردنەوە دەستم کردووە بە گریان. من بە درێژایی خوێندنی سەرەتایی ناوەندی دوا ناوەندی لە ئینگلیزی و عەرەبیە زۆر خراپ. بە درێژایی خوێندنی سەرەتایی جگە لە 6 سەرەتایی نازانم دەرەجەیەکی باش مێنابوو لە بیرکاریە لە ئەخیرەکەیان نازانم سعیەکەم کرد باش بووم بەڵام لە ناوەندی و لە دوا ناوەندیش هەتا چوومە 5 و 6 چکە من ئەدەبی بووم 5 و 6 ئاسان بوو بیرکاری خراپ بوو. بەڵام بەڕێزان خاڵێکی تریش بە درێژایی تەمەنی ناوەندی و دوا ناوەندیم ئینسانێکی دڵتەنگ بوو. دوایی چی لێ هاتووە؟ دوایی چی لێ هاتووە؟ واز مەهێنا ئەگەیتە ئەو نەتیجەیە. دوایی لە مەکتەب مامۆستای بیرکاری وتی مەرهەج قورسە نایڵێمەوە من بیرکارێکم بکەوە. دوایی سەدان کەسی فێری ئینگلیزی کرد. دوایی دەیان کەسم پەشیمان کردوێتەوە لەوەی خۆی بکوژێ. وە خەڵکێکی زۆر سوپاس بۆخوا باری دەرونی زۆر باشە لەبەری ڕاوێژەکان هاتوو بڵێ. کەواتە مەرج نییە بڵێ من ئەمەم ئیتر تەواو. من لێرا وەسفی خۆم ناکەم لێرا بە تۆ ئەڵێم شتێک هەیە من بەکارم هێناوە تۆش بەکاری بێنە من ئەم نەتیجەم هێناوە تۆش نەتیجەیەکی لۆچە باشتر دەست بێت. کەواتە
شتێکی تۆ لێ ڕۆژە پێی بگەیت ئاواهی خۆشحاڵە بی، شتێکی لێ پێی بگەیت ئاوا فێرە بی، ئاوا ئەتوانی مێشکت باشتر بەکاربێنی. کە ئامانجی من لەم کۆرسە هێندە باسکردنی هەندێک ڕازە هێندە ئەوە نییە وەکو کۆرسی یادگەکە بڵێم عادیڵ ئەم تەمرینەم بۆ لە کۆرسی یادگەکە ئەوانەتان بەشدارن ئەزان ئەم تەمرینە بکە زۆر دووبارەکەرەوە تەرکیزت باشە بێ، ئەمەیان بکە زۆر دووبارەکەرەوە یادگەت باشە بێ، ئەمە زۆر بکە سەریعتر شت لەبەرێ. لێرە باسی زیرەکیە، زیرەکی تۆ ئەتوانی ڕێگایەکی زیرەکانە بگریتە بەر، تۆ ئەتوانی ئەو زیرەکەت بزانی لەکوێ گیری کردووە عەدەسەکەی بۆ پاکیتەوە. ئایا تۆ کام جۆر زیرەکیت هەیە؟ چەنێ باوەڕ بەم نەزەریە بکەین باش. خۆشەویستان، ئەمڕۆ یەکەم ڕۆژ بوو، خۆناساندن هەبوو و زۆر جار من شێری بابەتەکەم کردووە، لەوە چێ هیچ پێویست نەکەم پشوو وەرگرین، هەندێ لەو دەدەقەی کە پشومان وەرەگرت دراوە بە خۆناسینەکە کاتەکەی حەقمان بۆ کردوێتەوە. باشە؟ بەڕێزان، ئەمە وتمان زنجیرەی بەهێزکردنی مێشک و استراتیژیەکانی فێربوون. ئینشاءالله لە ئایندا کە بەڕاستی دەستم زۆر خراپ گیراوە، بەڵام لە ئایندا ئومێد دەکەم بتوانم بە زانستێکی پێشکەوتووتر من بتوانم هەمان ئەو بابەتانی کە ساڵانێکی زۆر وتونمەتەوە بیخەمە خزمەت. بەڵێ مامۆستا بازیان فەرموو. وای ئوستاز گیان بەس بۆ پرسیارم کرد، نازانم یان منی گوێ بیستی نەبووم تۆ مامۆستایەکەم قسەیەکی کردووە، نازانم یان نەتگوت یان من قسەکە ئەوە بوو شتێک هەبوو. ئەم پیاوە 20 ساڵ سەفارەتی پۆڵەندا بوو، مامۆسای تاریخ و پەیوەندی نێودەوڵەتی بوو، شتێکی بۆ دەرکەوت بوو کە پێی ئەوەتین لە خاڵە گوگڵ نایدۆزنەوە. یعنی مەبەستم لە قسەکەی ئەوە بوو کە هەنێ جار تۆ کەسێ بەشداری کۆرسێکە مەرج نییە ئەو زانیاریانە لە گوگڵا دەستکەوێت. بەڕێزم، ڕاستیەکەی گوگڵ زۆر شتی تایە، یعنی خۆمان باش دەزانین. مامۆستا بازیان وازحە، مەبەستم قسەی مامۆستاکە ئەوە بوو. مامۆستا بازیان وا دیارە لە خەت نەماوە. مامۆستا بازیان قسەی مامۆستاکە ئەوە بووی لە خاڵە گوگڵ نایدۆزنەوە. جا قسەکەی منیش ئەوەیە بەڕێزان، جاری وا هەیە کۆرسێک من ئەمێ شتێک بۆ باسکەم پرسیاری بەشدار بوویە مەجبور مەکا شتێ بڵێم لەوەتی ئەم شتە بە قەڵکی تۆ بێت. هەر وەکو چۆن تۆ جاری وا هەیە ئامێرێکتان هەیە لە ماڵەوە ئەشکێ ئەتێ فڕی کۆمەڵی پارچە هێڵی بەڵای ئەم پارچە حیفە لەوە چێ ئەسبەی شەکم پێ هەبێت لێکیتەوە لە ماڵۆتایە بڕهویەکە فڕی نایە، دوایی قەدەری خوا و بڕهۆ زۆر شوێنەگرێت. جا تۆش جاری وایە بەشداری دەورەیەکەکەی لەوە چێ زۆر لە زانیارەکان هەراوە بڕۆن، بەڵام شتێک لەوە چێ هەبێت کە تۆ بتوانی دەست کە ئیسفادەی لێ بکەی کە زیاتر بێت لەوەی کە بۆی هات. ئومێد دەکەم ئینشاءالله طبعا من ڕاتان وەرەگرمەوە بزانم تا کوێ ڕۆشتوین لە چ شتێک ئیسفادەتان کردووە. بەرەزان بابەتەکانی ئەم کۆرسەمان چییە؟ ئەگەر لی بڕوانن یەکێک لەو شتانە بیردۆزێکی گرنگ، ئەتوان بڵێم بیردۆز نا، کەشفکردنێکی گرنگ لەسەر دەماری مرۆڤ، ئەویش زاراوەیەکمان هەیە بە ناوی نێرۆپلاستیستی. نێرۆپلاستیستی واتە نەرمی دەمار، نەرمی مێشک. بەڕێزان لێکۆڵینەوەیەک بیرکردنەوەی مرۆڤی زۆر گۆڕی بەرامبەر بە مێشکی مرۆڤ بەرامبەر بە زیرەکی. ئەویش دکتۆر مایکل سەلماندی کە مێشک توانای ئەوەی هەیە کە خۆی بگۆڕێت، کە
ئەمە یەکێکە بێت لە بابەتەکانمان ئەیفر. پاشان زیرەکی چییە؟ بابەتێکی تر. چۆن پەرە بە توانە زەینیەکانمان بدەین؟ ئایا توانای مرۆڤ بەڕێزان ئەم پرسیارە بە لاتان ڕوون بێت. ئایا زیرەکی یەک شتە؟ ئایا زیرەکی چەند توانایەکە؟ یان ئایا زیرەکی چەند جۆرێکە؟ هەر یەکێک لەم قسانەی کردن یەک بیردۆزی لە پشتەوە. هەر یەکێک لەم قسانە یەک بیردۆزی لە پشتەوە. ئایا زیرەکی یەک شتە؟ زۆرێک لە زانایان لە سەرەتاوە پشتگیری ئەوەیان کردووە، تا ئێستاش زۆرێک پشتگیری ئەوەکەن کە ئێمە شتێکمان هەیە General Intelligence، General Theory of Intelligence، بیردۆزی عام. ئەڵێن زیرەکی عامە، زیرەکی یەک شتە. چۆن؟ ئەڵێ تۆ چۆن ئەم لاپتۆپە مواصفاتێکی هەیە لە بەردەست منە، کەسێکی کەشتان لەوە چێ لاپتۆپێکتان پێ بێ هیچ مواصفاتێکی. ئەڵێ تر زیرەکی مواصفاتی ئەم لاپتۆپە هەیەی تەواوی تر، یعنی تاهرەوە. بەڵام کەواتە ئەڵێ مۆزوعەکە پرۆسێسەرەکەیە. لە ڕاستیە ئەمە ئەوەیە کە بە تۆ ئەڵێ مێشکی تۆ لەگەڵ مێشکی من هەر یەک زۆر زیرەکیان لە نێوانە هەیە، یەکێکمان زیاترە لێوی. ئەم بیردۆزە واڵێ. دوایی باسیەکەی. بیردۆزێکی کەمان هەیە ئەڵێ نەخێر. ئێمە کۆمەڵێ فاکتەرمان هەیە. کۆمەڵێک لێهاتووی توانای مێشکمان هەیە. فڵان توانایەکە. مەسەڵەن problem solving توانایەکە. کێشە حەلکردن. ئەمە جیاوازە لە توانای داهێنان. ئەمە جیاوازە لە توانای یادهێنانەوە. ئەمە جیاوازە لە توانای فڵان. بەڵام هەموو ئەمانە بێتەوە توانای زیرەکی. کێشە چییە؟ بۆچی ئەوانی تر زۆر قەناعەت بەم بیردۆزە ناکەن؟ چونکە سەیرەکەن ئەم مرۆڤەی کە عەقڵی بۆ بازێ شتێ چێ، هەر ئەم مرۆڤەیە کە شتێکی فێرەکەی سەریا فێرە بێت. ئەها بۆ نمونە مرۆڤێکی زیرەک بێنە ئەیبەی نۆتەی مۆسیقی فێرکە سەریا فێرە. زمانێکی بیانی فێرەکەی سەریا فێرە. ئەمە ئەها لە ئامار دوێنەوانی کە بەشداریان کرد ئەوان کۆڕۆلیشنەکە وایە، پەیوەندیەکە ئیجابیە، لەمە باشە لەویشا باشە، بەڕێژە. هێندە ئەم جۆرە توێژینەوانە لە سەرەتاوە ئەمەیان دیاری ئەکرد کە تۆ کاتێک لە شتێکە باشی لە شتێکی کەشە ئەکرێ باش بی، بۆیە ئەمانە باوەڕیان وابوو نەخێر ئەمە مێشکی مرۆڤ کە زیرەک بوو ئیتر شتەکان فێربوونی بۆ نمونە بۆ شتەکان ئاسانەکات.